سڵاتان لێبێ بەڕێزان زۆر جار بیستومان یاخود لە مەجلیسا کە دانیشین پندێکی پێشینیان زۆر دووبارەکەینەوە دەڵێن نان بۆ نانەوا و گۆشت بۆ قەساب. من دەمەوێت ئەمڕۆ ئەم پەندە پرسیار لە هاوڵاتیان بکەم زانم لێکدانەوەی ئەوان بۆ ئەم پەندە کوردیە چییە یاخود بۆچی کاتی خۆی ئەم پەندەیان بەکارهێناوە. ئەگەر بێت و ئەو کەسەی کە نانەواییەکە وەستای نانەوای بهێنین بیکەین بە قەساب و ئەو کەسێکی کە ئیشی قەسابە بێن نانی پێ بکەین ئایا چی ڕوەداوە چیە قەومێ لەسەر ئەم پەندە پرسیار لە هاوڵاتیانەکەم ئێوەش بینەری وەڵامەکانیان من فەرموو. سایمە بەس هەچ کەس مهنەی خۆ ئیشی خۆی دەوەرە با قەسابێ بچێ عەمەلیاتی بکە با بچێ دانی هەڵکێشی ئەبێ نابێت تۆ جەنابەگە پێویستە بە خانوو بێ من بۆ بکڕم زەرێن ناکەین بەڵام کابرای قەساب بۆ کوڕ زەرێرەکە چونکە نازان لی نازانی من کابرایکی نەخێنەوارم ناتوانم ئیداری وڵاتی بەرم بەڕێوە کابرا هیچ شادێکی وای نییە و گوتێ بێ دیری دایرەیەک خۆمان خۆمان بە ئاغا بە کوێ خازان ئەگەر سیاسیەکانی ئەمەش ئەگەر سیاسی ڕاستەقینە بن ڕاستی ئەبن بە زەرەر بۆ ئەوان بۆ خەڵکو نابن بە زەریش بۆ ئێمە. زمانی زوو تویانە نان بۆ نانەوە گۆشت بە قەساب ینی ئیشی زەلامێکی کە مەخە تۆ بڵێن ێستا من ئیتەرم ناتوانم ئیشێکی کە بکەم بڵێم وەڵام من دارتاشم ئەوە مەبەستیانەوە بوو نمونە فیتەرەکە گەر بێ دارتاشی بکە چییە خەون نازان دەستی خۆی بڕێ کێشە دروستەکە کێشە دروست ئارەوەڵا ینی بۆ نمونە ئەگەر بێت و کەسی نانەوەکە بێنی نیشی قەسابی پێ بکەین قەسابەکەی بێنی نانی پێ بکەین ناگونجێ ناگونجێ چۆن نەگونجێ ئەو ناتوانێت هاویر بشێنێ ناتوانێت نان پێوە بە ئەوەیە قەزەکە ینی لەوێ ئەو کاتڕ کێشە دروستە ئارەوەڵا ئەم لە ناو خەڵکی خۆمانەمە نییە ئیشەکەی ئەو نییە بەڵام تەداخلیشی داخولەکە بڵێ بە چۆن نایکە بۆ منە کەسێک لە فیتەری نازانێت بەس دێ دوکانێکی فیتەری دانێ سیارەکەش ئیبادەیەکە و کابراج ئیبادا خۆشی عیبارە بێ ئەیداری ژەبێ ویشەکەی چۆن ئارەوەڵا جەناب دەڵێ چی نان بۆ نانەوە گۆشت بۆ قەسا بەڵێ چی ساڵ لە سەد قسەکانی جوانە تەواوە ڕێک و پێبختەوە لە کۆمەلگەی خۆمان هەز ناکەی خەڵکێک ئیشی خۆی نیەوەی تیان نیە بە زەحمەت یاوێکە ئیشی خۆی بکات تیان نییە هەنیسە هەمانەس خۆی پسپۆڕێکیە بەڵام 4-5 ئیشەکاوی چیژی خۆی نیە وایە ڕاستە هەیە لە هەموو شوێنەکە لە دایرە هەیە لە دوکاناریە هەیە مۆندیستە قەمەرەی تەکسێکی پێ لەوە بێ لە بواری خۆی هیچکە ئەو کاتە گرفت دروستە بێ بۆ نمونە کابرای نانەوە بێنین ئیشی قەسابی هەیە دکتۆرای هەیە کە ناسە ئەیدە نابێشتیوە لەم وڵاتە وایە برا هەرێکێ ئیشی خۆی ئیتر وڵاتێکە ئیتر بڵم چی نازانم پێشینان هەم شتیان بەگاڵتە نەوتۆ کات زۆر جوانە ساڵ لە ساڵ یعنی شوێنی خۆی تێ قسە پێشینان چۆن ئەوە نەورد بوون ئەم قسانیان ئاوارە ئەو شتانیان دیوە بووە ئەو ساش بووە ناڵم بەز لەم زەمانە هەیە ئێستا ئەو ساش بووە ئێستا زۆرە یاخود جاران کە خەڵکێکاوە ئیشێکی خۆی نییە بەڵام بۆی چڵی وڵاتەکە و زۆربوونی وڵاتەکەەوە ئیسا زۆرتر ئیسا زۆرتر بوو باش ئەو کاتە ئیشەکان سەقەت نابن با چۆن سەقەت نابن با دەوەرە با قەسابێ بچێ عەمەلیاتی بکە با بچێ دانی هەڵکێشی ئەبێ نابێت خۆم بیرمە کاتی خۆی هەبوو لە کۆڵانانە گەڕا تورەکەیکی بەشانەوە بودانی خەڵکی کێشا گازێکی پێ بوو بەڵێ بەڵێەوە هەیە بەڵێ وایە ئەو قەرەجەکانی زەمانی زوو دانی خەڵکیانە کێشا لە کۆڵانە تورەکە لە شانیانەوە بوو جادەکان ئەگەڕان کۆڵانەکان ئەگەڕان دان چاکەینەوە هەتا پڕکردنەوەشانە بەڵێ پڕکردنەوەشان هەبوو دانیشان هەرکێشە بەس ئێستا سعریشان گونجاو زۆر هەرزان بوو لەوانی کە لە عیادۆ دکتۆرەکان ئایان کێشە ئەو خەڵک چۆن نەترسا ئەو ئاوە بە ئاسانی خۆی قسە بەردەم ئەو کەسانە ئەوسا ئەو بیرە نەبوو ئەوسا ئەو شتە نەبوو تابڕێ وەڵی بیرەکەمەوە یا تووشی نەزیبی خوێنە بم جوان لێ نەبوو بەزی سا عینم پێشکەوتووە و ئەو شتە نەماوە مەبەستی ئەوان لە ئەوە بوو هەر کەسە ئیشی خۆی بکات هەر کەسە ئیشی خۆی بەڵێ باشە ئەگەر بۆ نمونە ئەو کەسەی کە نانەواییەکە کات بێنی بیکەین بە قەساب ئەو کەسێکی قەسابداریەکە بێنی نانی پێ بکەین چییە خەڵ ئەوەی نانەکە کە نانەکە سووتی و ئەوەی نانەوەکەش قەسابیەکە کا دەستی بڕێ باشە بۆ منە جەناب دێستە لێرە کارەکەی کەسێک بێنی شارەزایی وەکو تۆ نەبێ لە میشە چی بە نەخۆشەکانەکە یان بۆ منە چی بە ئەتوانێت چارەسەری و نەخۆشانە بکە کە ئەکید نە باشە ئەی چی بکەین تاوەکو خەڵکی خۆمان
هەرێکی و لە پسپۆڕی خۆیان ئیش بکە یعنی دەبینی خەڵکی خۆمان لە هەموو بابەتێک قسەکە لە وەرزش قسەکە لە سیاست قسەکە لە بۆ نمونە پزیشکی بۆ نمونە بابەتی ئەوەیە هەمووی حەلی پێەیە چارەسەر بۆ خەڵکدانی ئەمە کێشە دروست ناکە بەتەکەی کێشە دەکە من جاری وایە پێریژنێک دێ لەوێ دانیژێ بۆ عیلاج هاتۆ بۆ خۆی نەخۆشێشکە دێ دەڵێ فڵان شتمە ئیتر ئەو تەوزیحی بۆ ئەدا ئاوا بکە و ئاوا بکە چارەسەری بۆ داهێنی ئیتر حەقیقەتێکە بەڵام ئیتر بڵێن چی تەم کۆمەلگایی ئێمە وایە بەڕاستی یعنی اختصاصات جا نەکراوەتەوە بۆ خەڵک یعنی ئیتر هەم لە خوێندنە هەم لە وەزیفەی ئیشی خۆیان ینی کابرا ئیتر بڵێم چی ینی ناتوانێت ممارەسەی ئیشەکەی خۆی بکە خۆی وا باشە ممارەسەی ئیشەکەی خۆی بکە بە شخصی خۆم ئەو شتانم زۆر دیوە خەڵک لە بابەتی پزیشکی زۆر قسەکە کە کەس پسپۆڕی وردیشی نییە کە بابەتی پزیشکی تایبەتە ئەبێ هەندێک کەس وردەکاری بزانن تاوە بتوان قسە لەو بابەت بەتەکیید وایە دەبینی هەر هەمیشە قسەشی تیاکرێ و حەلێکی گونجاویشی حەلی گونجاو نییە ینی تۆ ئەم مەسەلانە زیاتر پەیوەندە بە هۆشیاری خەڵکەوە سەقافەتی خەڵکەوە تێگەشتنی خەڵکەوە بۆ مەسەلەکە من لەم ئیشەی خۆمەزانم بەس نازانم دارنافیزیەک بخەمە پلاکی کارەبا بکەمەوە بۆ بیکەم بۆ کارەبا چییە؟ بۆت بانجی کارەباچیەک نەکەم ینی بەڕاستی یانی ئەمە چەند جار نەخۆش دێ کانولایەکی بۆ دانین ئەڵێ دەچێت وە دەی بەمە ماڵەوە پاش 3 ساعت دێتەوە دڵێ ئاوەکەی نەڕۆشتە بۆ نەڕۆشە بەس دەستی بڵین نێوانێ شوێنەکە هەر ئاوا و بێ بەس ئاوای لێ بکردا ئەوە کات بەس نایزانێت لەبەرەوەی ئیشەکە ئاوای ئەگەر کەسێک ئیشی نانەواییەکە بهێنین ئیشی قەسابی پێ بکەین نازانێ نارەوەڵا ئەگەر قەسابەکە بێنی بکەین بە نانمان بۆ ئەویشە نازانێ لە وڵاویش ئیشی نانەوەکە نازانێ کەواتە هەرێکی و ئیشی خۆی بەڵێ بەڵێ باشە ئەم پەندە تا چەند بەسەر خەڵکی خۆمانەی جێبەجێ بێ ئیشەکەی خۆی نییە دێویشە من تراکتۆرم پێێتر حالن لە ساقی سارەی نازانم لێ خوڕم ئیجازە شمێ و ناوێرم لێشی خوڕم ئەوەی قەزەکە ئاوایە بۆ نمونە ئەگەر تۆ خۆت لە تراکتۆرەکە زانی وڵا هەموو شتێ ئەگەر کەسێک لە تراکتۆر نەزانێ هاتوێ ئیش پێکرێ چی ئەو لی نازانێ تەواو ئێستا بۆ نمە کەس دیوە ساقی تراکتۆر نەبێ هاتوێ تراکتۆری لێ خوڕی بێ ناوەڵە نەم دیوە ئەی پێچوانەکەی بۆ من تۆ بچی ئەم سارەی لێ خوڕێ خۆت باس ئەخن لی نازم نازم دامی پێەکەم وانە بۆی و نازانوە کەواتە کارەسا دەخۆم یەگەری شەی خۆت نەبێ بیکە ئەرەوەڵا کارسا دەخۆمی زایمە بەس هەچ کەس مهنەی خۆ ئیشی خۆی ئەوەیە زیاتر بۆ نمونە ئێستا گەر نانەواکە بێنین ئیشی قەسابی پێ بکەین و قەسابەکەش بێنی نانەوایی بکە چی ڕۆدا وەڵاهی لەوانەیە وەزعەکە زۆر تێ چکە نانە لانێت تا نانێ دەرەکات دوام سوودێ ئەویش تا گۆشتەکە لانێ نەچوان بە جوانی پاچیکە و مشتەکان ڕازیکە و تەقدیمیکە جەناب دیشت چیە من خۆم دەلاکەم ئێستا بۆ نمونە کەسێک بێنین فیتەر بێ ئیشی دەلاکی بکە سەری کابرا چی لێ وەڵا سەری کابرا هەر هەمووی بڵێ شێوێنە پەڵەوەڵە دەرەچێ بۆ نمونەیان تۆش بەرین ئیشێکی ترت پێ بکەین ئەو کاتە کێشە دروستە نابێت ناسەر کەوتو نابی لەوە چکە تۆ کەزیسە و ئیشی منەی خۆی زۆر زۆی کە زانی دوو ئیش بزانێت دو سەرعام بزانێت بەداخەوە هەندێکمانەیە یەک پسپۆڕێ بەڵام 4-5 خۆ ئەوە شەیە لە مهنەکانی شا فەرقەکە ئیتر خۆ سپۆر فەرقیەیە ئێستا خۆ من بۆ من خۆم دەلاکێ زانم وەستای بڵێ گەسە زانم مقابلاتە زانم ئەمانە شەیە خۆیمانە ڕەنگە بۆ نمونە کاتی ویستی بێت تاوردەوردە فێر یەکسەر نەتوی ناناوەڵا هەمی تۆ بێ ساڵێک لە بارانە ئیشە کرد بێ پێشەوە پێشتر بەباشی خۆدا ئامادەکردن فێرکرد بێ ئەنجا پێشێژی خەڵ یەکسەر تۆ لە یەکسەر سەرعی خۆفرێتە سەر ئیشێ بڵێ من وەسایم نەوەڵا ناتوانێت گرفت دروستە بێ ئەزانین چۆنە هەشتێ بۆ شتێک هەر منجەڵێ بۆ سەرقاپی بخۆی شتەکە واگرێتەوە ئەوە ئەگەر بێت و کابرای نانەوە بەرین ئیشی قەسابیەکەی پێ بکەین ناکرێت چووکە ئیشی خۆیەتی ئەوە منە قەسابەکە من نانەوەکە بێنین ئیشی قەسابی بکە هەچ کەس ئیشی خۆی سەمنی اقتصادم لە ئیشێکی خۆمایە چم لە ئیشی خۆمەکەم بۆ منی ئەگەر پسپۆڕی خۆت نەبێ ناتوان میشکەم ناتوان میشەکە بکەم چکە اقتصادی خۆم ئەوەیە من لە بواری خۆمان زیرەکەم سە من نانەوەم چۆنەشم قەسابیەکەم ناتوانم لەو باری مشتریەکان ڕازی بکە وایە دروست کابرای قەساب نانەکە بسووتێنێ مشتریەکان ئەوش بۆ ڕازی وای بەڵام ئەگەر بێت و هەرێکی لە شوێنی خۆیان بێ خۆی بە قیاساتی خۆیەتی ئەمە هەموو ئیشە بە قیاساتی خۆی ئێستا بۆ نمونە جەناب ئۆتۆمبیلت پێ بەڵێ
ئەگەر کەسێک فیتەر نەبێت تۆ ئۆتۆمبیلەکەی بدەیدە دەست بڵێ من فیتەرم چی یەکات لە خراپێکە ئیشەکەم بۆ خراپەکە تا بێ مشکلەکە گەورەترە بێ وایە بەس ئەگەر پسپۆر فیتەرەکە لێ بزانێ حەلەکە دۆزێت لە بواری خۆیان حەلەکەیەتی لە بواری خۆی حەلی بووکە یەکسەر هەست ناکە ئێستا لە کۆمەلگەی خۆمانە هەندێک کەس ئیشی خۆیان نییە و تەداخلیچەکەن دەستی بۆ چۆنە تازم کۆمەلگەی خۆمان وا ڕاهاتی نێمە پێویست ناکە وا ڕاهاتوین تۆ بدەوێت تۆ بیتە کابراایەکی هەمی موارسی عقلی خۆی بکات نییە ئەوە نییە با بڵێن من کابرای بم وەختی خۆی وەسای نانەوا بوو نانەوایت کردووە بەڵێ ناتوانم بچم ئاسنگەری بکەم ئەمە لەم ڕۆژەکەی توانە من کابراایکی نەخێنەوارم ناتوانم ئیداری وڵاتی بەرم بەڕێوە نان بۆ نانەوە گۆشت بۆ قەساب ئەمە معناکەی ئەگەر بۆ نمونە کەسی کابرای نانەوەکە بەرین ئیشی قەسابی پێ بکەین ناتوان یان قەسابەکە بێنین نیشی نانەوەی پێ بکەین تێکێات هیچیان ناتوانانی ئیشی زیان بکەن دروستە ینی ئیشەکە سەقەتە بێ بێگومان کابرای نانەوە ناتوانێت مشتری قەسابەکە ڕازی بکات و ئەویش ناتوانێت ئیشی نانەکە بزوتێن بێگومان نان بۆ نانەوە گۆشت بۆ قەساب لەم ڕوانگەیەوە باس کراوە جەناب لە قسەکان تاوتت کەسێکی نەخوێنەوار نابێ بکەیت بە ئیداری دەوڵەتێ ناتوانە بی با بڕێوە تاوان تێکیە ئەی شێوێنێت وەکوی ئمڕۆی ئێمەوەتانە چیما بەسەراتەوە وڵاتێکی بەخێر و بەرەکەت ئەو گرفتانەی توشمانە بێت کابرایی دەسەڵاتدار لەبەرەوەی پسپۆڕی خۆی نیە ناتوانانی با بڕێوە ئێکە من ناتوانم دکتۆری بکەم ناتوانم بیکەم کەسە و لە بوارەکەی خۆیان مەجار بەگاڵتە و قسەیان نەکردو بێگومان ئەو قسێ بە هەڵانتە نەکراوە سایمە بەس هەچ کەس مهنەی خۆ ئیشی خۆی دەوەرە با قەسابێ بچێ عەمەلیاتی بکە با بچێ دانی هەڵکێشی ئەبێ نابێت تۆ جەنابەکە پێویستە بە خانوو بێ من بۆ بکڕم زەرەر ناکەین بەڵام کابرای قەساب بۆ کوڕ زەرەرەکە چونکە نازان لی نازانێت من کابراایکی نەخێنەوارم ناتوانم ئیداری وڵاتی بەرم بەڕێوە کابرا هیچ شادێکی وای نییە و بەتێ بم دیری دایرەیەک خۆمان خۆمان بە ئاغا بە کوێ خازان ئەگەر سیاسیەکانی ئەمە ئەگەر سیاسی ڕاستەقینە بن ڕاستی ئەبن بە زەرەر بۆ ئەوان بۆ خەڵکو نابن بە زەریش بۆ ئێمە داڵێن نان بۆ نانەوە گۆشت بۆ بەڵێ باشە مەبەستیان لەم پەندە چی بۆ پێشینان کاتێکەکە پەندەکە هەرێکە ئیشی خۆی بۆ خۆی ینی نانەوە ئیشی خۆی زانێ قەسابیش ئیشی خۆی زانێ ینی ئەو مۆزوعەکە ئەوەیە هەرێک کەسە ئیشی خۆی زانێ ئەگەر بۆ نمونە کابرای قەساب بێنین ئیشی نانەوەی پێ بکەین کابرای نانەوەش بێنین بکەین بە قەساب چیە قەڵ هیچ شەکەی ئیش یەکتر نازان هەرێکە شتەکە ناجۆر دەرەچێت نانەوەکە ئەتوانێت مشتری قەسابەکە ڕازی بکە ئەمیش نانەکانە سووتێنە چونکە قەساب چونکە نازانێت وای ڕاستە ئیشی خۆی نازانێت کەس ئیشی خۆی هەرێکی و لە بابەتی خۆی لێشی بەڵێ بێشی خۆی بزانێت هەست ناکەی خەڵکی خۆمان ئێستا تا ڕادێک ینی تەداخل لە زۆر ئیشاکە کە پسپۆڕی خۆی بەڵێ ئارەوەڵات زۆر کەسێکە ئیشی خۆی نیە و دەستی هاوتە ئیشە و فاشی شتیا چونکە نایزانێت ئیشی ئەو نییە منە هەندێک کەسەیە بۆ چارەسەر پەناباتە بەغەیری دکتۆرەکان باش ئەو کاتە گرفت بۆ جستەی خۆی دروست ناکە کەسێک کە دکتۆر نەبێ بەڵام چی پرسیارەوەی لێ بکە یان کەسێک کە پسپۆڕی خۆی نەبێ چارەسەری پزیشکی بۆ تۆدا مەڵێ وایە تووشی مشکلایە بێت چونکە ئیشی ئەو نییە ئیشی ئەوە ئیشی دکتۆرە هەر کەسە ئیشی خۆی زانێت جەناب تیش چێ لێ ئێمە نووسنگەمانێ ئێستا کەسێک لە خانوو نەزانێت بۆ نمونە بچێت کابرای قەساب بێنە خانوو بۆ بکڕێ ڕەنگە یەکسەر بە ئاسانی بیخەڵەتێ مەڕی لێ بۆ کڕێ ئەو ناچە خانی بە ناکرێ ئەو لەمە ڕاشارزایە ئێستا بێ بۆ لای ئێمە ئێمەزانی خانوو ئەو خانوو چەنێنێ ئەوە چەنێنێ ئەوە چەنێنێ ئەوە ڕووی لەکوێ ئەوە چەند مەترە هەموو وردەکاریەکانی تۆ جەنابەکە پێویستە بە خانوو بێ من بۆ بکڕم زەرەر ناکەین بەڵام کابرای قەساب بۆ کوڕ زەرەرەکە چونکە نازان لی نازانێت ینی هەچ کەسێ و ئیشی خۆی ینی من کە ئیشەکەم ئیشی خۆم نەبێت نابێ بچم ئەو ئیشە بکەم بۆ نمونە ئەگەر بێت و وەکو لە پەندەکە باس کراوە کابرای نانەوە بێنی ئیشی قەسابی پێ بکەین کابرای قەسابیش بێنی نانەوای پێ بکەین چیە خۆ معنای هەردوو ئیشەکە تێکەچێت وەکو ئەو دوکانەی لێ ئەوە سێ جار دانرا و هین کراوە ئێستا چۆڵی کردو معنایوە ئیسفادەی لێ ناکرێت لەبەر ئیشی خۆی نییە ئەن تۆ کە کابرا قەساب قەساب نەبم نازانم گۆشتەکەت کەم ئێستاکەس نازانم قەسابی چۆن نەکرێ و جۆن گۆشتکەتە مشتریەکان ڕازی نەخێر ناتوانێت ناوەڵا لە کۆمەڵگی خۆمانە هەز ناکەی خەڵکێکەیە کە ئیشی خۆی نییە و دەستیشی بووە
بەڵێ زۆر ئیشی ئێساکە وای لە هاتۆ کابرا هەر ئیشی نەبێ ڕاکە دوکانێک دانێکەوە هەر هیچی لە نازانێت مەسەلەن یاخود کەس خەڵکیەکەی فیتەر نییە بەڵام خۆی بە زۆر کردو بە فیتەر ساری کابرای شتێکە هەر لە هەموو شتێکە لە دەوائیرەکانیشە کابرا هیچ شادێکی وای نییە و بەتێ دیری دایرەیەک معناوە و دایرێ ینی شەکە تێکەدا بەڵێ تێکیارە وڵا پێشینانم قسەیان بەگاڵتە نەکردو باش شەنوکەویان کردو ئەنجام هەروەڵا وای ڕاستە هەر کەسی ئیشی خۆی بەڕاستی قسەی تاوا هەر کەسی ئیشی خۆی هەر کەسی ئیشی خۆی بزانێ ئیشی خۆی بکاتن پێویستی بێژی نان بۆ سیاسەکان کرد ینی پێ دوای سیاسەکانی ئیشی خۆیان نییە سیاسەکان لە وڵاتی ئێمە سیاسی تا لە مەجای ئیشەکەی خۆیانە سیاسی نین ئەلە بەرەوە نان و ناناو گۆژ چۆن ئاوا ینی بۆ نمونە حکمی خەڵکیان کەوتۆتە دەست بەچی وەڵا بە حکم خەڵکەوەیە کە بینی بۆ شۆ کەوتۆتە دەستیان هەر یا بۆیان ماوەتەوە بۆی راسی یا فجاعت بۆیان دەرچووە وەکو بیتاقە بۆیان دەرچووە ئەگەر بێت و ئەو کەسە ئیشی خۆی نەبێ وەکو لە پەندەکە ئاڵێ دروستە بێداوای سەر لێرە کە هاتین باسی و دوکانەمان کرد لێرە و دوکانە چەند جارێک کرا بە کەمالیات دەستە کراوە بە مەطعام جارێتی کراوە بە ئەشیای سیارە جارێتی کراوە بە کەمالیاتی سیارە ئەم خەڵکانی کە ئیشەکەکەن ئیشەکەی خۆیان ناکەن ئیشی خۆیان نەکە ئیشی خۆشیان نەبێ تووشی ئەبنەمایی زەرەر بۆ خۆشیان و بۆ خەڵکیش هەم وڵاتەکانی ئێمەش ئەگەر سیاسیەکانی سیاسی ڕاستەقینە بن ڕاستی ئەبن بە زەرەر بۆ ئەوان بۆ خەڵکو نابن بە زەرج بۆ ئێمە ناتوان سیاسەتێکی باش بکەن بۆیە بۆ خەڵک گیری خوا سیاسەتێکی باش ناکرێت لە وڵات ئەگەر سیاسەتێکی باش بکرێن وڵات ئەم وڵاتی ئێمەش ئابووشێ و تووشی ئەم قەیران نەبوو و هەموو عراقیش نەکرد وڵاتی ئێمە کوردستان لە هەموو عراق ئەم بابەتانە هەیە هەمووی خۆی وایە بەبێ جیاوازی هەموو عراق ڕوایەتر ئەوە بۆ ئێستا هەتا بێ گۆمەکە خسترە بێتەوە مشکلەکان گەورەتر بێتەوە بەڵام ئینشاڵڵا خوای گەورە عاقبەت خێرمان کات ئینشاڵڵا بەشم خۆیان چاک بێت ئەڵێن نان بۆ نانەوە گۆشت بۆ قەساب ینی هەر کەسە و لە ئیشەکەی خۆیە بوارێکی هەیە ینی بۆ نمونە ئەگەر تۆ ببین ئیشی قەسابیت پێ بکەین و کەسێکی تریش بێن قەسابەکەش بێنی ئەم ئیشەی تۆ بکە چییە خەڵ وەڵا ناتوانانی ئەمە بکە بەڵێ ئێستا بۆ نمونە تۆ زۆر بە ئاسانی و هەویرە دێنیت و ئەی بڕیت و یەکێتەنەوە ئەمە کەسێکی دیکە بێنی شارەزایی نەبێتوانێت بەم ئاسانی ئەو گونکانەوە نەخێر ناتوانێت بەڵێ بە تاکید ناتوانێت یان ئەگەر تۆ بەرین بۆ نمونە ئیشی قەسابیت پێ بکەین منیش ناتوانم توانی بۆ نمونە مشتریەکان ڕازیکە کە دێنداوی گۆشتەکە بەڵێ بێگومانە ئەبێ ڕوو خۆش بێ لەگەڵ ئەو مشتریانەی کە هێن بۆ ئێرە ئەبێ دەم و لە بزەر هەبێ بەس ئەگەر قەسابەکە بێتە ئێرە ڕەنگە نانەکان بسووتێنەوە بە تاکید ئەوە زۆر ڕاست من ئەوەی کە زیاتر لی تێ بگەم هەچ کە سوش شارەزایی هەیە لە چه بوارێکە یعنی بەڕاستی ئەو دەورە ببینێ ئەو وازبێک لەسەر شانێتی بەو شێوەی کە چۆن لە شارەزایی تیا هەیە بەو شێوە جێبەجێ بکە بۆ شێوەیە قسە لە بابەتێ بکە کە ئیشی خۆیت بە تاکید وایە بەس هەست ناکەی لای خۆمان خەڵکێکەیە قسە لە هەندێک شتاکایان هەندێک ڕێگە بۆ خەڵکدانێک کە پسپۆری خۆشی بە تاکی زۆرمان هەیە ماشەڵا ئێمە بە ناوبانگین لە بواریەوە نازم نەک لە بواریەوە یعنی چۆن لی دامن پێمانڵێن هەمومان خۆمان بە ئاغا بە کوێخە ئازانین یعنی کەسمان نییە لە خوار و دانیشە هەمومان کەسمان هەیە بۆن من چارەسەری پزیشکیش دانێ بۆ خەڵگەڵێ ئاوا بکە مە بخۆ ئەومە لە کاتێکا پسپۆریەویش نییە بەڕێزم سێریکە ئێستا نەک بڵین هەر لە بواری پزیشکیە لە زۆر بواریکە لە بواری سیاسەتە ماشەڵا هەمومان سیاست مەدا سیاسی ئەکەیتە سەر بابی طبی یعنی بابی تەندروستی یان بڵین لە بوارانەیە هەمومان خۆمان بە دکتۆرە زانین و ناوی دەرمانەکان یەک بەیەکی ڕیز دەکەن لە کاتێکە ئەگەر بڵێم هیچمان نییە لە 20 بێزگە لە دکتۆرە بەڕێزەکان تەبانیا ئەوەنە کە اختصاصی خۆیانن خوێندویانە بەجددیش خوێنوێرە نەک بابەتەکانی کە بە واسە دەرەچن سواز بخوا خەڵکێکی وامان هەیە کە تاکو ئێستا جددیە لە ژیانیان بەڵام لە 20 ئێمە شارەزایەکمان لی هەبێ بەڵام فەرزێک سکمێشەکە یەکێک لێوەڵێ فلانە حەبێ بخۆ بەڵێ 100% وایە کوێسک دێشەکە بۆ ێشەکە کێشەکە چیە من بە تاکید پێ دەڵێم ئەسا بۆ نمونە ماشەڵا کە یەکێکمان ئازارێکی بێ یەکسەر ئەومان لەبەرە یەکسەرڵین بڕۆ پراستۆڵ بخۆ پرۆڤین هەندێک دەرمان هەیە تر هەمومان فێری بووین مەعیدەی و کابرایی بادە بێ کە چارەسەریش بە تاکید چونکە تۆ لەوە چیە قورحەیەکی هەبێ لەوە چیە
سوزانم بریناریکی ناو جەستەیە هەبێ تۆ ئەو بەڕاستی کە تۆ ئەو عیلاجەی پێڵی چێڵە ئاسنا خۆی حساسێتی نییە بۆ مادەنی کە لە پێکاتی حەبەکە هەیە حتا بچین بۆ لای دکتۆری پسپۆری خۆشی یەکسەر دەستنیشانی ناکات دەڵێ بڕۆم فەحسانم بۆ بکە ئەنجا لەسەر فەحسەکان بڕیارت بۆدا بەس کەسانێکی دیکە لە چواردەورد بۆ نمونە نەفەحسی کردو نازانێ مەسەلەکە چێ و چارەسەریشت بۆ دانێ حەبەکەشت پێدا ڕەنگە سوێنیشت لێ بخوا بڵێ بێ بیخۆن بەتەکی دوایە ناڵم ئێمە نەک بڵێم هەر لە بواری تەندروستیە یعنی بگرە لە بواری سیاسەتی شەجا خۆی ئەمە چۆنەڵی نەتیجێکی خراپیە بێ تۆ لە هەموو بوارێکە بڵێ من شارەزایم هەیە زۆر قورسە من دکتۆرە زانم کە لە بڵێن بۆ ئێمە ئەمڕۆ بۆ نمونە ئەوروپا هەینەوە بەڵێ بەوکو پێشکەوتن وەکو لە بواری سەقافەتە یعنی باوەڕەکەی دکتۆر ئەوە نییە یەکسەر بڕابچێت دکتۆر عیادە دابنێ و تا بۆ بە دکتۆر هەمیشە ئەبدەیتەکە هەمیشە ئەخوێنە یعنی هیچ نەبێ لە ساڵەکەیان زیاد لە 4 بۆ 6 مانگی دانێ بۆ جارێککە خوێندن لە هەندێک بوارە کە ئەو یعنی بەڕاستی بەڵە تازای لێ فێر بێم لە پێناوی تەندروستیکی باشە لە پێناوی نووسینی چارەنووسێک چارەسەرێک عفو نەک چارەنووس چارەسەرێک بۆ ئەو نەخۆشە بۆیە ئەبینین بەڕاستی ئەگەر من بڵێم زۆربەی ئازارەکان کە لە جەستەی خەڵکە هەیە من ئەتوانم بڵێم ئەمەش نەبێ بە ئاغاوچێخایی هەمووی زیاتر نەفسیە وای لە خەڵک کردووە هەست بە زۆر شتەکە ئەم فلان کەسە بینێ فەقەراتێتی یەکسەر ڕاکە ئەڵێ تۆ عیلاجی چی بەکارهێنەوە منژەوە بەکارێنە ماڵەوە بێ ڕەتشیتەکەی لێسە نەخرا ڕاکە بەڵام خۆی نەفسیە زیاتر من زۆر کەسە بینم بەڕاستی بزاد لە وەزعی ئەمڕۆیە یعنی بە حەقیقەت خەڵکی زۆر داماوە بە مێشک زۆر هیلاکە نەفسیەن هیلاکە زۆر بێتاقەتە. ئێمە بەس هەچ کەس مهنەی خۆ ئیشی خۆی دەوەرە با قەسابێ بچێ عەمەلیاتی بکە با بچێ دانی هەڵکێشی ئەبێ نابێت تۆ جەنابەگە پێویستە بە خانوو بێ من بۆ بکڕم زەرێن ناکەین بەڵام کابرای قەساب بۆ کوڕ زەرێرەکە چونکە نازان لی نازانێت من کابرایکی نەخێنەوارم ناتوانم ئیداری وڵاتی بەرم بەڕێوە کابرا هیچ شادێکی وای نییە و گوتێ بێ دیری دایرەیەک هەمان خۆمان بە ئاغا بە کوێ خازان لەگەر سیاسیەکانی ئەمە ئەگەر سیاسی ڕاستەقینە بن ڕاستی ئەبن بە زەرەر بۆ ئەوان بۆ خەڵکو نابن بە زەریش بۆ ئێمە. کاتێک کە پێشینان هاتوون پندێکیان وتووە یاخود قسەیەکیان کردووە بە باشی شەنوکەوی و قسەیان کردووە بۆیە کاتێک گوتویانە نان بۆ نانەوە گۆشت بۆ قەساب مەبەستیان ئەوە بووە کە هەر کەس لە بوار و پسپۆڕی خۆیان با قسە بکە کەسی شارەزا لە هەر بابەتێک قسە بکە لەو بابەتی خۆی ئەو کاتە توانێت بە ئاسانی دەستنیشانی ئەو کێشانە بکە و چارەسەریشی بۆ دانێ بەڵام ئەگەر بێت و کەسەکە پسپۆڕی خۆی نەبێ یان شارەزایی خۆی نەبێ و قسەی تیا بکە هەتابێ کێشەکە گەورەترەکە بۆ نمونە کاتێک تۆ ئۆتۆمبیلت پێە گرفتێکی بۆ دروستە بێ ئەگەر ئۆتۆمبیلە بەریت بۆ لای کەسێک کە بەڕاستی ئیشی خۆی نەبێ خۆی کردبێ بە فیتەر یان خۆی بە ئیشەکە هەڵواسی بێ هەتابێ کێشەکەت بۆ دروستەکەم کە من زۆر جار بیستمە کابرا 3-4 شیشیان 3-4 پارچەشیان پێ گۆڕیوە و هێشتا کێشەی ئۆتۆمبیلەکەی چارەسەر نەبوو یاخود بۆ نمونە کەسێک پزیشک نییە تۆ داوای چارەسەری لێ بکە یاخود ئەو چارەسەرت بۆ دابنێت تۆش بەگوێ چارەسەرەکەی بکەی هەتا بێ کێشەکان گەورەترە بن لەبەرەوە پێشینان کەوایان وتووە مەبەست لەوەیە تۆ قسە لە بابەتێک بکە کە پسپۆڕی خۆت بێ شارەزایی تیا هەبێ دەست بۆ شتێک مەبە کە شارەزایی خۆتیتیانە لەبەرەوەی هەتا بێ کێشەکە گەورەتر و گەورەترە بێت بەنامەیەم جارەی مایکی پەیام کۆتایی هات تا بەنامێکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.